من تازە هاوسەرگیریم کردووە لە حەقەدا بە قوربان سوپاس دەکەم لە حەقەدا باوکم ناوماڵی بۆ دابین کردوم و زێڕیشی بۆ خێزانەکەم کڕیوە بەڵام لە خانووی کرێدام باش زەکە لە زێڕی خێزانەکەم دەکەوێ چەندێکە زێڕەکەی تقریبا 21 عیارەکەیان تێکەڵە تقریبا بە هەردووشیان 20 مسقال دەبێ ئەگەر 20 مسقال بێت نیو مسقال زەکاتی لێکەوێت بەڵام ئێستانە ساڵێکی تر تۆ تازە ژنت نەگواستەوە نەوەڵا ساڵی بەسەردا تێپەڕیوە بەڵام بخۆم لە خانووی کرێدام یعنی وایراتێکی واشم نییە ئەتوانێت زەکاتەکەی بداتە تۆ یعنی بەو شێوازە کورد ئەو ئیسلامە ڕەحمەتە قوربانگیان ڕێک بۆ نمونە 200,000ەکە ئەداتە تۆ چکە زەکاتی ژن بۆ مێر دەبێ ها بۆی نەیکەنە بابەتێک زەکاتی ژن بۆ مێردی خۆی ئەبێت